بۆ ژمارەیەک فۆتۆگرافەری پارێزگای هەڵەبجە پێشەنگایکی فۆتۆگرافی کرایەوە کە ڕاندێک لە فۆتۆگرافەرەکان بۆ مایکی کورتسات بۆ کورتسات مەگەزین دواون و باس لە پێشەنگاکەیانەکەن. بەڵێ پێشەکی بەخێر بێن مەگو کۆمەڵی وێنەگەران دەستی کارگەڕی بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هەڵەبجە ئەم پێشانگا بیرۆکەین پێشانگامان دانا کە جوانەکانی هەڵەبجە پیشانی خەڵبین. پێشانگاکە 23 فۆتۆیە فۆتۆگرافەرانی سنووری پارێزگای هەڵەبجەن بە ناونیشانی چاوەکانی هەڵەبجە. ئەمڕۆ ئەم پێشانگامان کردەوە لە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هەڵەبجە. ئەمە سامە بێ بە ساڵانە کولتورێکی ساڵانە هەموو ساڵەتر لەم کاتی پاییزە سەرەتای وەرزی پاییزە فۆتۆگرافەرانی سنوورەکەمان دڵنیا بە مکو مژدەیەک پیانە دێن کە هەموو ساڵەکە ئەم پێشانگا بەردەوامە بێت. کردنەوەی پێشەنگایە گرنگی تایبەتیە بۆ فۆتۆگرافەران بۆ پیشاندانی ئەو هەوڵ و ماندوونانی کە لە گەشتەکانیان لە سەردانەکانیان بۆ جێگەشتیارەکان وێنەیەگرن بە تایبەت لەم پێشەنگایە کە توانیمان سروشتی پاییزی هەڵەبجە دەرخین سروشتی پارێزگای هەڵەبجە دەرخین. لەمە گرنگترین کە بکرێتەوە بۆ فۆتۆگرافەران گرنگیدانە بە پێشەنگای ئۆنلاین جیاواز لەم بابەتە بۆی خەڵکی بتوان زیاتر بینەری وێنەکان بن لە ئاسی هەموو کوردستان و هەموو جیهانە. خۆی کردنەوەی پێشەنگاکە یەکێک لە باشترین پشتگیریەکان بۆ فۆتۆگرافەرەکان بە تایبەت لەلایەن حکوومیەکانەوە پاڵپشتێکی زۆر باشە بێ هەروە لەلایەن کۆمەڵی وێنەگرانەوە سوپاسیانەکەین بۆم هەنگاوە جوانە کە هەمیشە هاوکاری فۆتۆگرافەران بوون. کردنەوەی خولی زیاتر و خولی ئەکادمی بۆ فۆتۆگرافەران زۆر گرنگە بۆی لە ئاستێکی سەرەتایە نەمێن و بتوان بچنە ئاستێکی باشترەوە.